سڵاتان لەبێت بینەرانی عزیز لە ڤیددیۆیەکی نوێ لە کەناڵی کورد فاکس گەڕاینەوە وڵاتان. لە ڤیددیۆی ڕۆماندا باز لە 5 لە باشترین ڕێکۆردەکانی کتێبی گینز دەکەین کە لە جیهاندا ناتوانرێت بشکێندرێن. کتێبی وۆرڵد جینیۆس ڕێکۆرد کە بە کتێبی گینز ناسراوە کە بە واتای کتێبی پاشەکان دێت. ئەم کتێبە نزیکەی 40,000 ڕێکۆردی تێدا تۆمار کراوە. ئێمە دەمانەوێت لەم ڤیددیۆیەدا باسی 5 لە باشترین ناوە تۆمارکراوەکانی ئەم کتێبە بکەین کە ناتوانرێت دووبارە بکرێنەوە. یەکەم، مارکۆ جۆرج لە ساڵی 2019 لە وڵاتی بەریتانیا توانی ڕێکۆردی لێخوڕنی مانتۆر بە خێراترین شێوە تۆمار بکات. لەو کاتەی لەسەر سەری وەستا بوو بە خێرایی 122 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا گەشت بە شوێنی مەبەست. دووەم، ئاشریتا فورمان ئەم پیاوە خەڵکی هیندستانە و دانیشتی شاری نیویۆرکە و تەمەنی نزیکەی 67 ساڵە. ئەم پیاوە نزیکەی 600 ڕیکۆردی شکاندووە، وەک دانانی بەرزترین شت لەسەر چناگەی و سەرکەوتن بەسەر بەرزترین لووتکەی چیاکان. سێیەم، ڕیچارد وۆکەر توانی 135 پارچەی گەورە بنێژ بیکاتە دەمیەوە و لە ماوەیەک کاتژمێردا بیجوێت بەبێ وەسان کە ئەم بنێشتە تایبەت دروستکراوە بۆ ئەم پیاوە تا ئەو ڕیکۆردەی پێبشکێنێت و ببێتە بە ڕێکلامێک بۆ کۆمپانیاکە. چوارەم، لە ساڵی 2019 لە وڵاتی بەرازیل بە بەشداریکردنی 2019 کەس توانرە ڕیکۆردی دوور و درێژترین دۆمینەی مرۆڤ بشکێنرێت کە ماوەی 11 خولەک و 13 چرکەی خایان تا تەواو بوو. پێنجەم، مایکل لۆتیتۆ کەسێکە کە لە ماوەی ژیانیدا حەزی بە خواردنی ئاسن و شوشە بووە. لە ساڵی 1950 تاکو گەشتە ساڵی 1959 بڕێکی زۆر ئاسنی دەخوارد ڕۆژانە. بۆیە لەو ساڵەدا دکتۆرانی گەدا کە ڕۆژانە 900 غرام ئاسن زیاتر نەخوات بۆیان دانابوو، بەڵام ئەو بڕیاری داوە کە فڕۆکەیەک بخوات. گەشتینا کۆتایی ڤیددیۆکە تکایە لایکی ڤیددیۆکەمان بکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن ئەگەر نوێن.